سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرت پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە بانخواز و کاری بانگەواز دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم بانخواز کێیە؟ ئەو سیفەتانێک کە پێویستە تێیدا هەبن چین؟ ئایا بانگەواز چییە؟ بانخواز بۆچی بانگەوازی خەڵک دەکات؟ ئایا کاری بانگەوازی تەنها کاری مامۆستای ئاینییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بانخواز ئەو کەسەیە کە بە وەزیفەتی پێغەمبەران هەڵەسێ، بە وەزیفەتی عولەما و زانایانی ئیسلام هەڵەسێ. چونکە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێت وەلەقەد بەعەثنا فی کل ئومەة رەسوولا ئەن یعبدوا الله واجتەنیبوا الطاغوت. بەتاکید ئێمە بۆ هەموو جەمعێک بۆ هەموو ئومەتێک پێغەمبەرێکمان هەناردووە بۆی خەڵک بگەڕێنەوە بەلای خۆی پەروەردگار و دووریان بخا لە غەیرە خواپەرستن و بیان خات سەر منهەجی خۆی پەروەردگار و ئەو ڕێگەی کە خۆی پەروەردگار بە بەشەرەتی داناوە. ئەمە ئیشی هەموو پێغەمبەرانە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. فرميت خواهي پروردگار پێ فرمێت ئەی محەممەد بفەرمە ئەمە ڕێگەی منە أدعو إلى الله على بصيرة، خەڵکی بەڵام کەم بۆلای خواهی پەروەردگار لەسەر چاوڕۆشنی أنا ومن اتبعني، من و شوێن کەوتوانیشم. کەواتە هەر کەسێ بە قودرەتی توانا و بە گوێرەی توانای خۆی ئەو بانخوازەی کە وەزیفەتی پێغەمبەرانە ئیشی بانخوازی ئەوەیە گەڕانەوەی خەڵک بۆلای خۆی پەروەردگار و بۆلای منهەجی خۆی پەروەردگار بەو شێوازە ژیان بەرنە سەر کە خۆی پەروەردگار ئەوێ کە ئەوەش بەختەوەری دنیا و ئاخرەتی تایە. ئەمما بۆ ئەو سیفەتانی کە بانخوازە بێ تایە بێ لەبەرەوەی ئیشی بانخوازی شێکی زۆر زۆر گەورەیە، ئەمانەتێکی زۆر زۆر گەورەیە ئەو شەخصەی گرێتە یانی ئەو بانخوازە هەڵی گرتووە، بۆیە ئەبێ کۆمەڵە سیفەتێک تایە بەدی بکرێ، کۆمەڵە مەرج و سیفەتێک تایە بەدی بکرێت. جارێک لە بیدایەت دوو مەرجمان هەیە، ئەمە مەرجی گشتیە بۆ هەموو کردارێک. یەکەم ئەبێ ئیخلاسی تابێ، تەنها ئەم بانگخوازە و داوە و قسە و بانگی تەنها لەبەر بەدەستخستنی ڕزای خۆی پەروەردگارە بێ، بۆ بەدەستخستنی پاداشتی خۆی پەروەردگار بێ، بۆ خۆ دوورخستنەوە لە غەزەب و عەزابی خۆی پەروەردگار بێ. بانخوازەکەی مەبەستی دنیای تیان نەبێ، مەبەستی مەدحی خەڵکی نەبێ، لە دڵی خەڵک بەرز بێ، خۆشەویست بێ، ئەمە مەبەستی نەبێ، بەدەستخستنی ڕزای خۆی پەروەردگار. مەرجی تر ئەبێ لەو بانخوازی متابعی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. ئەمە دوو مەرجە بۆ هەموو کردارێک، ئیخلاس و شوێن کەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چونکە ئێمە هەموو ڕێگەکان داخراوە بۆ گەشتن بە خۆی پەروەردگار و بەدەستخستنی ڕزای خۆی پەروەردگار ئیلا ڕێگەی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم. ئەمە شریعەتی خۆی پەروەردگار ئەبێ بە گوێرەی شریعەتی خۆی پەروەردگاریش بانخوازی بکەی. سیفەتەکانی تر جگە لەم دوو سیفەتە ئەبێ و کەسەی کە بانخوازە ئەو سیفەتی تیا بێ ئەبێ علمی هەبێ، زانستی هەبێ بەو شریعەتەی کە بانگی بۆکە. و چونکە جار وهەیە ئەگەر ئینسان علمی نەبوو بانگەکە بۆ شتێک، جار وهەیە ئەگەر لەسەر ئەساسی علم نەبێ بۆ شتێ بانگکەی لەوە چێ ئەو شتە مەطلوب نەبێ شەرعەن. یان بۆیە زانان فەرمیان لە صیفەتی ئەمر بەمەعروف و لە مەرجەکانی ئەمر بەمەعروف و نەهی لە مونکەرە بێ علمت هەبێ ئەوەی کە بانگی بۆکەی واقعەن معروف بێ، ئەوەی کە قەدەغەی خەڵکی دەکەی واقعەن مونکەر بێ. ئەگەر علم دەمێ جار وایە شتانە تێکەڵە بێ. یەکێک لەو سیفەتانە بێ صادق بێ، ئینسانی بانخوازە بێ صیفەتی صدقی تیا بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم خۆی پەروەردگار کە باسی کافرەکانەکە ئەبوو سوفیان طبعا ئەڵێ ما جربنا عليه كذبا، لە ژیانمانە نەمان بینی ئەم محەممەدە خلافی صدقی وتبێ. یان خۆی پەروەردگار فەرمێت فإنهم لا يكذبونك، ئەو کافرانە تۆ بە درۆزن نازانن، تۆ ڕەدی تۆ ئەکەنەوە لەبەر چی؟ فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون. جەحدەکەن، جەحدیش چییە؟ ئینکارکردنی شتێکە دوای زانینی. یەکێکی تر لەو سیفەتانە ئەبێ سەبری هەبێ. چونکە زۆر لە زانایان فەرموویانە تۆ هەر لە بیدایەتی داوەکە هەر کە ڕووەکەی شخصێک داوەیەکی بانگەوازێکی ئەبێ یەکەم پێش دەست پێکردنی لەسەر ئەساسی علم بێ، ئەسنای داوە و قسەکردن لەگەڵیا ئەبێ ڕفق و بەزەیت هەبێ، لە کۆتاییەکەی بێ سەبر هەبێ. بۆ احتیمالە ڕەدت داتەوە، احتیمالە ناحاڵی بێ، احتیمالە مەشاکل و مەسایبت بێتە سەر بەهۆی ئەو بانگەوازێت. چونکە ئەو بانگەوازی تۆ لەگەڵ زۆر لە دەسەڵاتدارانە لەگەڵ خەڵکە لەم لالو لالو چێک گونجاو نەبێ. بۆیە خۆی پەروەردگار فەرمێت وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك. لدواي أمر بالمعروف والنهي عن المنكر الله شيء صبرت هبه لسر أويك ترشت أبي
واصبر على ما أصابك. بويا موضوع صبر حتى خوي برداج لسوريا عصر فمي والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات والتواصوا بالحق والتواصوا بالصبر. بويا صبر موضوع أمانة، موضوع أبي أمانتي هبي صاحب أمانة بلا يخالك، أبي خوي التزامي هبي بوي كيكا تطبيقي وبكا تأمرون الناس لما تقولون ما لا تفعلون. أبي الرحمي هبي بزيه هبي شفقي هبي سور بحريز به لسخالك ضرقنا به. أبي التواضعي هبي، أبي التدرج حكمي هبي، كل من صفاتي كزور هي بلا بانغوازة هبي. بانخواز ئەو کەسەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەیەنێ طبعا پێناسەی زۆر کراوە، پێناسەی زۆر کرا، بەڵام ئەو پێناسەی کە من پێم پەسەندە و وا هەستەکەم پێناسەیەکی شاملە، بانخواز ئەو کەسەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەیەنێ و خەڵکیش فێرەکات و هەوڵ ئەدا جێبەجێشی بکە، هەوڵەدا ئەو ئاینەی کە ئەیگەیەنێت جێبەجێشی بکە ئیتر لە خودی خۆیان و هەروەها لە خێزانەکەیە و بە هەمان شێوە لە کۆمەلگاکەیە کە تایە ئەژێ. ئەو سیفاتانەی کە پێویستە لە بانخوازە هەبێ، سیفاتی زۆر پێویستە لە بانخوازە هەبێ، بەڵام هەندێک لەوانەی کە بە پێویست ێزانین ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە یەکەمیان نیاز پاکی و ئیخلاص و لێبڕان بۆ خۆی پەروەردگار، چونکە هەموو پێغەمبەران بانخواز ئەبێ شوێن کەوتووی میراتگیری پێغەمبەران بێ و کاری پێغەمبەران ئەنجام بدە. پێغەمبەران هەمویان ئەویان ڕاگەیاندووە کەوا ئین ئەجریە ئیلا عەلی الله، پاداشتی من لە لای خوایە، کەوا بوو کارەکە بێ بۆ خوا بێ بە تاک و تەنیا و بە تەمای هیچی دنیا نەبێ ئیلا ڕەزابوونی خوای پەروەردگار نەبێ. دووهەم ئەبێت ڕغبەتی هەبێ لەسەر ئەوەی کە ئەو بانگەوازەی کە بانگەوازی بۆ ئەکا، یعنی ئەو کاری کە ئەنجامێدا کە ئەم وەزیفەیە بێتە بانخواز، یعنی ئەبێ ڕغبەتی هەبێ لەو بانخوازیە، چونکە هەموو کارێک ئەگەر ڕغبەتی تیان نەبێ لە ڕاستیە سەرکەوتو نابێ ئینسانتیایە. ئارامگرتنی شێکێکە لە صفاتی پێغەمبەران و لە صفاتی بانخوازان ضرورە هەبێ، چونکە خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئاماژە بەوە ئەکا فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. نەک تەنیا خۆشی ئارامگر بێ بەڵکو ئەبێ ئامۆژگاری خەڵکیش بکا کە ئارامگر بن. چوارەم خۆڕازاندنەوە بە ئەخلاق و ڕەوشتی جوان، چونکە پێغەمبەران هاتوون بۆ تەواوکردنی ڕەوشتە جوانەکان، إنما بعثوا لأتمم مكارم الأخلاق. بۆیە ئەبێ بانخواز خۆی لە خۆیان ئەو ئەخلاقە جوانانە جێبەجێ بکە. هەروەها یەکێکی تر لە صفاتەکانی بانخواز ئەبێ خۆی پڕچەک بکە بە علمی شەرعی، چونکە تۆ بانگی کاتێ بانگی خەڵکی ئەەکەی بۆ لای خوا، طبعا بە شارەزایت هەبێ لەو شتەی کە بانگی خەڵکی بۆ ئەەکەی، بۆیە پێویستە علمی شەرعی یەکێکە لەو صفاتانەی کە یەکێکە لەو ضروراتانەی کە پێویستە لە بانخوازە هەبێ. یەکێکی تریان ئەتوانم بڵێم شەشەم لەو صفاتانەی کە ضرورە هەبێ لە بانخوازە ئەبێت خاوەن حکمت و دانایی بێ، یعنی لێزان بێ. لێزانی زۆر ضرورە، ئەگەر لێزان نەبێ لەوانەیە زەرر زیاتر بگەێنێت تا قازانج بەو بانگەوازی کە ئەیکە. حوتەم تەجروبەی باشی هەبێ، شارەزایەکی یعنی ژیان نامی بانخوازانی پێشوو هەر لە پێغەمبەرانەوە هەر لە پیاوچاکانەوە هەر لە هەموو بانخوازانی پێشی خۆی ئەبێ خیبرەی هەبێ لە ژیانی ئەوان، شارەزایەکی هەبێ بۆ ئەوەی بزانێت چۆن معاملە لەگەڵ خەڵکە ئەکات و چۆن ئەو بانگە ئەگەیەنێت وەکو پێویست. کە پرسیارەکە ها ئاراستا کرێ بانخواز کێ؟ پرسیارێکە بەڕاستی جوانترین تعریف بۆ بانخواز کراوە لە دوای پێغەمبەران کێ خوای گەورەی متعال و دینەکەی و بەرنامەی ئیسلام بە خەڵک ئاشناکە، ئەو لەقەبە ئەو ناوە ئەو هەموو عەبدانەی خوای گەورەی متعالە گرێتەوە. بۆیە بۆ تێگەیشتون زیاتر
ئەگەر بتوانین بڵین بانگخواز، اینجا بڵین عالم، اینجا بڵین واعظ. ئەم سێ لەفظە لە قورئانە هەرسێکیان هاتووە. عالم دیارە حساباتی خاصی خۆی هەیە و لە وەختی خۆی جواب بدەینەوە. واعظ ئەو کەسەیەوە دڵی خەڵکدا چەڵەکێنێ، عرب بڵێ بیسیاتی تەذکیریهی، بەو وشانە کە تەرغیب و تەرهیب هەردوو کێگرێتەوە بۆی خەڵکدا چەڵەکێ دووبارە زیندوو بێتەوە. داعی پلەیەکی بەرزترە لە هەردا چەڵەکانی دڵی خەڵک، بەڵکو ئەو خەڵکە بە زبانی، بە قسەکردنی، بە ئیشارات جارجار مەیلی خەڵک، چاوی خەڵک، ژیانی خەڵک ئەگەڕێنێتەوە بۆ لای ئەوەی کە ئەم گەرەکێتی پێیان بگەێنێ کە حتمما زیاتر خۆی دۆزێتەوە لە ناو دینی ئیسلامیە. بۆیە خوای گەورە فەرمێ وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. لوصف محمد صلى الله عليه وسلم وصفي دعوكيك أخوي قولهم تعالى فرمي أما بخلق ريقا نشان أدا خواي قورة بناسن ولا جينوي أم دنيا ولا أو دنياش تيبقين هم لديني هم لدنيا. واتا داعي أو بياوية أو عبد صالحية أو كسيكا بانقشأكا بو أوي كإيماني بيتي. كوتمان أم لفظ زياتر لنا وإسلام بكار أهنري راست لچن فرموديك باسي أهلي دوزخش كراوة همو كسي داعي كي هي بوي قورترا بلام إما بو خودي تعريفة كمان صفاتي خاصي خوه هيك لوانا باكي وإخلاصي كي جواني تيابه إنساني بانخواز به مخلص به لكارك يا مخلص به بو أو ذات بيروزي كدعوتي بوكا أبو يخواي قورا فرمي إنما أمرت أن أعبد رب هذه البلدة تشخيص أكا من هاتوم إشارات بويوكم لم شونا أم خواي أم شارع لوي توصفك أبويان بوي بناس إنما أمرت أن أعبد الله مخلصا له ديني بس لإخلاصة بس لآرام قرية صبرة شكم دعوة وبانك خواز كردن خلق بو ريقي خواي قوري متعال كاركي زور آسانية بلكو كاري بيغمبرانا عليهم الصلاة والسلام وإيكك لوانا ناسيني آستي خلقه وهەڵبژاردننی وشەی جوانە و بەکارهێنانی ئەسالیبی جوانە بۆ ئەوەی بە کەمترین زەمان بە کەمترین وەقت و مەکان ئەو خەڵکە ئاشناکە بەخوای گەورەی متعال واتە سەبری ئەوێ، ئیخلاسی ئەوێ، قدوە و ئەخلاقی بەرز و جوانی ئەوێ، فەهمی ئەوێ، علمی ئەوێ. چونکم ئینسانی داعی ئەگەر علمی نەبێ بەو شتەی کە داوەتی بۆکە چۆن نەتوانێت ڕیسالەکەی خۆی بگەێنێ. لوصفي بياوكي قوم موسى عليه السلام وصفك زور جوانكا بو رسالته صفي إنساني بانخواز أفرمي أتقتلون رجلا أن يقول ربي الله أما لا أستي خوي قساكا أما ناي خوي وصفي موسى عليه السلام يعني يود شون بياك أكو جن علي خوايكم هيا بناو رب العالمين الله جاء أما بيالين لو صفاتك علمي بيا تواضعي هي إنساني بانخواز نابي في الزلبة نابي إنساني پست به نابي إنساني خويست به شو أم صفتانا هم يواكن لدعوك يا نجاحت بدسنينه. طبعا وشي بانخواز لكردية ترجميكي هلايا لأصلا وشي داعي بكاردية لزماني عربية شو بانخواز وشي خواز باش قريك لكردية بمعنى كسيدي طلب اشتبكاواتا بالضبط. وشي بانخواز ترجمه يبو كلمه مستدعي نكو وشي داعي. داعي لزماني عربيه بكرديه بي بوتري بانغوازكار واتا كسيك بانغوازك فابو ترجمه تواو بو شي داعي بريتي لبانغوازكار. بانغوازكار كسيكا كوا بانغ بو خير بكا وفرمان بتشاكا بكا ونهي لخراب بكا وكو قال القران اخوي باسكا فرمي ولتكن منكم امه يدعون الى الخير واتا بانغي خلق كان بو خير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وتأمر بمعروف كان أمر بتشاكب كان ونهي الأخلاق. أم بختي معناه بانغوازكار إنساني بانغوازكار ببي أوي كواخوي قرمي فرماني بيكر دوا أبي خلق فيري تشاكب كا كابو دو خالي زور سركي هي لبانغوازكار يكم أبي أو كسا بانغي خلق كا بو تشاكا بانغي خلق كا آقداري خلقاتو بو تشاكا يتر شرطني إلا بزمان به جاري وايا بقدوة حسنية وكو خواه فرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة يا لقد كان لكم فيهم أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وابو إبراهيم وقوم إبراهيم كابو
هەنێ جار هەیە بە صیفەت داعی ئینسانی بانخواز بە صیفەت و بە ئەخلاق و باوسکەوتی دەعۆ و بانگەوازی خەڵکەکە بۆ چاک خەڵک فێرەکە چۆن تەعامل لەگەڵ خەڵکا بکە چۆن هەڵسکۆت لەگەڵ خودی خۆیان بکە و لەگەڵ دەوروبەریان بکە و لەگەڵ خوا سێ لایەن زۆر زۆر گرنگ ئاگاداری خەڵکەکاتەوە چ بە زمان چ بەکردەوە هەڵسکۆتی مرۆڤ لەگەڵ خودی خۆی بە چاکە هەڵسکۆتی مرۆڤ لەگەڵ دەوروبەری بە چاکە هەڵسوکەوتی مرۆڤ لەگەڵ خوا چۆن عیبادەتی خوا بکات چۆن عبودیەت و بەندایەتی خۆی لەگەڵ خوای گەورە مێهرەبان تاقیب من بە کورتی کە مەوزوعی بانگەواز بابەتێکە زۆر هەڵەگرێ بەڵام ئەو بە کورتی یعنی معنای بانگەوازکارە ئینسانی بانگەوازکار بریتێ لە ئەوەی کەوا ئەم صفتەی بە عام تیابێ ئەمە تعریفێتی ئێمە ئامانجی بانخواز گەڕانەوەی خەڵکە وەلای خوای پەروەردگار خەڵک بگەڕێنەوە وەلای خوای پەروەردگار و وەلای شەریعەتی خوای پەروەردگار بۆیە ئێمە ئومەتێکی داعوین ئومەتێکی لەسەر بانگخوازی خوای پەروەردگار ئێمەی پەروەردە کردو و داوامەلێکە كنتم خەیرە ئومەتین ئێوە باشترین ئومەتن ئومەتی ئیسلام كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس بۆ مەرجەکانی چییە تەأمرون بالمعروف ئەمر بە هەموو چاکەیەکەکەن تنهون عن المنكر نهي الله هەموو خراپەیەک وتؤمنون بالله بۆیە ئیشی ئینسانی مسلمان ئیسلاحە لەم سەردەم ئیشی تۆ ئیسلاح و چاکەکردنە وما يريد إلا الإصلاح أما إيشي تو إصلاح لروي عقيدي خلقه لروي أخلاقي خلقه لروي باري سياسي خلقه باري حكمي خلقه باري أخلاقي خلقه دروني خلقه ميشكي خلقه إيشي تو قرانوي خلقه أم مخلوقه كخواي بردار هجي خلائقي دروس كردو حموي بجوري من هجي خواي بردار الروح اختياري كي بم إنسو الجنة داوبه أو اختيار خلقي جزوتوش انحراف ولا دان بوا خواي بردار يوبان خوازان خلق بقرانو ولا شريعتي خواي بردار ولا ديني خواي بردار دڵ و دەروون و دنیا و ئاخرەتیشان بۆ ئاسوودا بێ دیارە من ئەڵێم بربەستی یەکەم عایقی یەکەم گرفتی یەکەم لە ڕێی بانگەوازی ئیسلامی بەڕاستی داعیەکان خۆیانن بانخوازەکان خۆیانن زۆریان پێنەگەشتون و تێنەگەشتون جوان لەو ئیسلامە تێنەگەشتون و جوان پێوە ئیلتیزام ناکەن بۆیە ناشتوان وەکو جوانی ئەم ئەمانەتە بگەێنن بۆیە لە پێشینانی متەش فەرمویانە یا له من دین عظیم لو كان له رجال چەند دینێکی عظیم و گەورەیە ئەگەر پیاوانێکی هەبێ بە حەق هەڵیگرن و بە حەقیشی پێ بکەن و بە حەق بیگەێنن بە خەڵک ئەنجا ئیمامی شيخ محمد غزالي فەرمێ الإسلام قضية عادلة لكنها وقعت بين أيدي محامين فاشلين أم إسلام قضية عادل وقضية براوية وقضية محكمة ما جاي بك أو كدمونيك يعني قضية براوية بەڵام بەداخەوە وقع بين أيدي محامين فاشلی کەوتە بەردەستی کۆمەڵە محامێکی فاشل کە ناتوانن وەکو پێویست وەکو حەقی ئەو قەزیە بیبەنەوە دیفاعی لێ بکەن بۆیە ئەمە خاڵی یەکەم زۆر جار هەیە گرفت لە بانخوازەکان خۆیان لە ڕووی ئیبن قەیمە فەرمێت گەورەترین نیامەتێک دوای ئیمان جوان تێگەشتن لە خوا و پێغەمبەری خوا فەڵسەمە دینی خۆی پڕۆگار لەوەی وەکو پێویست تێنەگەشت بن وەکو پێویست خۆیان پەروەردە نەکرد بێ وەکو پێویست بەشی ینی بە تەواوەتی خۆیان تەسلیم نەکردی بێ بە شەریعەتی خوای پەروەردگار بۆیە جانیبی کێشەی دەرونی بێ ینی جانی کەمی ئیلتیزام بێ کەمی تەزکیە بێ کەمی ینی ئەو مەرجانەیە کە لە بانخواز ئەو کێشەیەکە کێشەیەکی تر ئەگەر ئینسانێک داعیەک پێگەشت بێ و تێگەشت بێ و بە جوانی ئەدای خۆی بکە ئەمە کێشەیەکی زۆر حل ئەبێ کێشەکەی تریش ئێمە عوایقی دەرەوەکیمان زۆر زۆرە یەکێک لەوانە هەرچی دەسەڵاتدارانی سەر ئەرزە هەیە هەرچی دەوڵەتەکان هەیە هەمویان دەسەڵات و مڵک و سامان و ئیعلام و هەموو شتێکیان بەدەستە و بربەستن حتا بە مامۆستایانی ئاینی کە مامۆستای ئاینی زۆرمان هەیە زۆر چاکە بەڵام بەشێکی زۆریش هەیە کە دەسەڵاتداران دایانن دین لە بەرەوەی خەڵک حەز لە دینەکە دین بکەن بە وەسیلەیەک بۆ ئەوەی ستەمیەوان بشارێتەوە بۆ ئەوەی سوڵتانیەوان بچەسپێنێ ئەمە کاتێک کە خەڵکی عەوام ببینێ شەخسێکە معەممە و عەمامەیەکی گەورەی بەسەرەوەیە کە تۆ قسەیەکیشی بۆ ئەەکەی ئەتەوێ حەقەتی دینی زیاتر تێبگەینی ئەڵێ ئەبینی ئەڵێ ئەو زیاتر لە تۆ شارەزارترە ئەو مامۆسایە ئەو چونکە هەموو مەراکزیان بەدەست ئەوان دراوە ینی کەواتە ئەوەی کە ئێمە ضرورە بۆی عایقانە نێرین داعیەکان من بەڕاستی ببن بە داعی بەڕاستی هەز بە مەسئولیت بکەن بەڕاستی خۆیان بخوای پەروەردگار یەکلا بکەن و خۆیان تێبگەین پێ بگەین دڵ دەرونیان پاکەنەوە
ئوسلوب و حکمت و تدریج و بەرنامەی خۆیان بەو شێوازەی کە شریعەت هاتووە ئەدایکەن پاشان ئەمەیان ئەگەر تطبیقکەین ئێمە قەناعەتەکەم خی پەروەردگار دەرگای تەوفیقی ئیلاهیمان زیاتر لەسەر دەکرێتەوە کە خی پەروەردگار خەڵکی شتی ئەگەینێ کە کێ ڕاستە و کێ لای داوە. بانگەواز لە زمانی عەرەبا لە دعا يدعو الدعوة پێک هاتووە، یعنی لەوە هاتووە، واتە بانکردنی خەڵکی، و بانگەواز لە زاراوەی ئەهلی علمە بە معنای ئەوە دێ کە بانگی خەڵکی بکەی بۆ لای ئیسلام، بانگی خەڵکی بکەی بۆ لای ئیسلام و خەڵکیش فێر بکەی، بانکردنی خەڵکی بۆ لای ئیسلام، پاشان فێرکردنی خەڵکی لەسەر ئەو بانگەوازە، لەسەر ئەو پەیامە، و پاشان کە خەڵکیت فێر کرد لەسەری ئەمجا هەوڵ بدەی جێبەجێشی بکەی، تطبیقی بکەی لە ناو کۆمەڵگایە. ئەهدافەکان و ئامانجەکانی بانگخواز طبعا ئەتوانین بڵێن دوو جۆرە، جۆرێکی گشتیە و جۆرێکی تایبەتە. جۆرە گشتەکان ئەتوانی بڵێ ئەو وتەیە کە سەحابەی بەڕێز ڕەبعی کوڕی عامر بەرامبەر بە ڕۆستەم وتی، ئەوە بکەی بە ئامانجێکی گشتی. کاتێک بە ڕۆستەمی وت ئێمە هاتوین إن الله ابتعثنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد. ئێمە هاتوین بۆ ئەوەی کەوا خەڵکی لە پەرستنی مەخلوقات، لە پەرستنی غەیری خوای پەروەردگار دەربکەین بۆ تەوحید، بۆ یەک خواناسی، بۆ پەرستنی ئەو پەروەردگاری کە پەروەردگاری هەموو شتەکانە. پاشان فەرمووی ومن ضيق الدنيا، و خەڵکی دەربکەین لە تەنگەوەری دنیا بۆ إلى سعة الدنيا والآخرة، بۆ فراوانی دنیا و ئاخرەت، یعنی خەڵکی بەس هەموو خەفەتیان دنیا نەبێ بەڵکو دنیا و ئاخرەت بەیەکەوە بەسن. یعنی لێرە ئامانجی خەڵکی ئەگەر خوانەناسیە تەنها ئەم دنیاەیە و ژیان لەسەر ئەم دنیاە و ئەزان ئەم دنیا کە کۆتاییاتە هەموو شتێک کۆتایی پێدێ. بەڵام ئەگەر ئینسان ئامانجی بوو بە قیامەت، تەسەورات و هەموو شتەکانی ئەگۆڕێ لە دنیا. و هەروەها فەرمووی ومن جور الأديان إلى عدل الإسلام، يعني بانگەواز ئەوەیە کە خەڵکی لە زوڵم و ستەمی نظام و پرۆگرامە دنیایەکان دەرکەی بۆ دادپەروەری ئیسلام، بۆ دادوەری ئیسلام. یعنی خەڵکی کاتێک بەرنامە و پەیامێکیان داڕشتووە لەم دنیاە بە گوێرەی ئارەزوو بۆ چوونەکانی خۆیان دایان ڕشتووە، خەڵکی لە ئەو بۆ چوون و پرۆگرامانە دوور خەیتەوە بۆ دادوەری ئیسلام. طبعا ئەوەی کە ئینسانەکان دایان ڕشتووە پڕە لە زوڵم، لە ستەمکاری، جیاوازە لەگەڵ ئەوەیە کە لایەن پەروەردگارێکەوە هاتووە کە خاوەنی هەمووانە و دوورە لە هەموو ستەم و زوڵم و نادادوەریە. بڵێ لە ڕووە ناوەکیەکەوە لەلایەنی با بڵین ئەوە کە تەماشایکی لەلایەنی داخلیەوە، یعنی لایەنی ناوەکیوە بربەست جۆرە. یەکێک لەوانە کە هەڵەتێگەیشتن لە مەفهومی ئیسلام، لە مەفهومی بانگەواز. هەندێک کەس وا ئەڕوانێتە بانگەواز لە داوایەکی ڕەبانیەوە تەنگە کاتەوە بۆ داوایەکی حزبی، بۆ داوایەکی حزبی بەرتەسک، بۆ ئەو بیر و بۆچوونەی کە خۆی یان ئەو گروپەی کە خۆی تایەتی. ئیسلامێکی فراوان بەرتەسکە کاتەوە لەوەیە، جا ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە. یەکێکی تر لەو کێشانەی کە دێتە بەردەمی بانگخواز لەیانی ناوخۆیەوە ئەوەیە کە زۆرێک لە مسلمانان لە ڕاستیە کەم و کورتیان هەیە لە بانگەوازکردنە. زۆرێک لە مسلمانان لە مەفهومی بانگەواز تا ئێستا تێنەگەیشتون بە جوانی. یەکێکی تر لەوانە ئەو نەخۆشیانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێ ئەکات کە ئەفەرمێ کە ناوی ناوە بە مهلیکات: شحی مطاع، هەوەن متبع،
وإعجاب كل ذي رأي برأيه. يعني براسي رزيليك پیسکەیەک لە سنوور دەرچوو بێ گەیشت بێتە لە حەدی اقتصادیەوە دەرچوو بێ بۆ پیسکەیی و شوێنکەوتنی ئارەزۆکان گەیشت بێتە حەدێکەوە فەرمانەکانی خوا پێشێل بکەی شوێنی هەوا و ئارەزۆکانی خۆت بکەوی و هەروەها وإعجاب كل ذي رأي برأيه و هەروەها معجببوون و سەرسوڕمانی هەر خاوەن ڕەیەک بە ئەو ڕەئی و بۆچوونانەی کە خۆی هەیەی ئەمەش کێشەیەکی زۆر گەورە دروستەکە لە ناو خەڵکیە و شوێنکەوتنی دنیا بە گشتی زۆرێک لە مسلمانان ئێستا شوێنی دنیا کەوتون وای پیان کردووە کە پەیامە ئەسڵەکەی خۆیان لەبیر چۆتەوە یا هەندێک لە مسلمانان واتە سەورەکەن کە بانگەواز تەنها وەزیفەی بڕێ خەڵکە وەزیفەی هەندێک مامۆسای ئاینیە یان وەزیفەی هەندێک مانخوازە خۆی لەو هینە بە دوور گرتووە بۆیە ئەوش کێشەیەکی ترە لەو کێشە گەورانەی کە تووشی مسلمانە بن لەلایەنی دەرەکیشەوە لە ڕاستیە موامراتی دوژمنان هاوکاری یەکتری یعنی ئەو هاوکاریە کە دوژمنان هاوکاریەکەن بە هەموو چین و تایفە جیاوازەکان و لە دژایەتیکردنی بانگەوازی ئیسلامە یەکران هاوکارن و هەروەها ئەو قووەتە مادیەی کە ئەوان هەیەە لەلایەنی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە لەلایەنی ئیمکانیاتی مادیەوە ئەوانە هەمووی بربەستێکی گەورن بەڕاستی و کێشەی گەورن دێنە ڕێگای بانخواست. بانگەواز دیارە خودی ئەو بە ئەو باسەیە کە خەڵکی بۆ بانگەشاکەی پێشتر باسی بانخوازمان کرد داعی خۆی خودی شخصەکە ئێستا باسی داوەکەیەکەین باسی ئەو ئیشە ئەو ئەرکەی کە ئەم خەڵکی بۆ بانگەکە ئەو مهمەی کە ئەم خەڵکی بۆ بانگەکە ووتمان ئەم مستەلەحە زیاتر لە ناو ئیسلامە باوە لە قورئانە جارێکیان بە ناو تەحریض هاتووە یعنی هاندانی خەڵک جارێکیان بە ناو سوال هاتووە جارێکیان بە ناو سوالی ئیستیفهامی جارێکیان بە ناو سوالی تەوضیحی واتە ڕوونکەرەوە بۆیە ئەفەرمێ قل هذه سەبیلی دعوەکەی بە وضوحی بە ئاشکرایی بەو خەڵکە باسەکە لە ئین وضع الشمس في يميني والقمر في يساري پێغەمبەری خوا لە حەدیثێکا فەرمێ چەند بەعزی عولەما قسەی لەسەرە بۆ استیشهاد باسەکەین ئەڵێ ئەگە خۆر بخەنە لای ڕاستم و مانگش بخەنە لای چەپم کە لە ئیمکانات و مەحاڵی بەشەریەتایە ئەم ئەمرە جێبێلم جێ نایلم ئەم ئەمرەی تۆ چییە دعوەکەی چییە ئەن تعبدوا الله ولا تشركوا به شيئا واتە دعوە لە قورئانە بۆ چەند شتێک بەکارهێنراوە بۆ چەند چۆن بڵێن تعریفاتی خاصی لغەی عەرەبیە بەڵام بۆ ئەوەی زیاتر لای ئێمە واضح بێ و ئاشکرا بێ ئەو مەهام و ڕیسالەتەی کە تۆ بانگەشەی بۆکەی ئەوە دعوەکەی ئەو دعوەیەش بریتیە لە فەهمی تو بۆ ئیسلام فەهمی تو بۆ ئیمان فەهمی تو بۆ دنیا فەهمی تو بۆ قیامەت فەهمی تو بۆ خوا جل جەلال و فەهمی تو بۆ پێغەمبەران بۆیە بەو خەڵکە ئێستا خەڵک بانگەکەی بۆ ئیسلام بانگیەکەی ئەمە دعوەکەمە خەڵک بانگەکەی بۆ ئیمان ئەمە دعوەکەی منە ئەرکانی ئیمانیان پێڵی دوای باسی فەرع و جوزء و لەتلەتەکانی ئەم شەریعەتە جواناکەی بۆ ئەوەی ئەو خەڵکە بە گشتی سەی بانگخوایینەکەت بکەن دعوەکەت بکەن ئامانجی بانخوازەوەیە تعریفی ئەو خەڵکە بە ئیسلام ئەرکانی ئیسلام پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام جارێکیان بە وتە ئەی فەرموو جارێکیان بە کردار ئەی فەرموو مەثەن کە ئەداتە بان دەستی ئیبنی عەباسە ئەفەرمێ پەلەمەکە لە خواردن باس لە دعوەکەیەکە لە ئەخلاقی ناو دعوەکەیەکە ئەڵێ پەلەمەکە ئەگەر خواردتش ناوی خوات لەبیر نەچێ ئەمە تعریفە بۆ خوا و تعریفە بۆ ابنی عەباس کە بۆتو بەناو کێ نانەخۆی ئاوە خۆی دواترش پێڵێ ئەخلاقی ئەم دعوەشی بۆ بانکە واتە بانکردنی خەڵک بۆ ئیسلام ئەرکانی ئیسلام بانکردنی خەڵک بۆ ئیمان ئەرکانی ئیمان بانکردنی خەڵک بۆ قیەم و ئەخلاقە بەرزەکان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان باسی تەوحیدەکە جارێکیان باسی ڕوحی شەریعەتی ئیسلامەکە جارێکیان باسی ئەخلاقی بەرزی ئیسلامەکە و ئەمانە هەمووی ئەگەر لە فقهەکانە سەیریکەی کتوبی فقهیکانە فەرمێ معاملات و عقائد و معاملات و ئەخلاق بەم شێوە بەعزێ لە عولەما تەقسیمێکەن ئەمە دعوەکەمانە کە ئەو خەڵکەی بۆ بانگەشە ئەەکەی بانگخوازی زیرەگی لەوەیە لە وەقتی خۆی قسەکەت بکەیت
و بانخوازش لەگەڵ عالمە فەرقی لەوێ ئەو فەرقی کە لەوە چێت لە پرسیارە بێ فەرقی بانخواز چێ بانخواز جارجار بە یەک وتە لەقە بانخوازی لێ درێ لە ژیانێ هەموو یەک وتە وتووە ئێستا قسەی نەمل ئەوەی مێرولە لە قورئانە مێرولە لە یەک وتە خوای گەورە ئەو هەموو پلەپایی پێدا و کردوێتێ بانخوازێک بۆ لای خوای گەورەی متعال هود بە یەک تەسەڕف لە قورئانە کە باس کراوە پەپولەی سولەیمان بەو معنە مەشهورە ئەو مەخلوقانە تعریفی خۆیان کردووە بە یەک جملە بۆیە لەوێ پێغەمبەران یەکێک لەوانە سولەیمان عەلەیهی سەلام بەو هەموو علمەی کە پێداوە کە قسەی مێرولەکە بیستێ ئەفەرمێ بگەڕێنەوە فضحك وتبسم من قولها ضاحكا شون لآية تفرمي لتشي تبسم من قولها ضاحكا وت يا أيها النمل ادخلوا مساكنكم أو دعوة أو بانغوازي ككردي بيه هو كارك لا يخوي قورا نايب شتا قرآنه وتمار بكري وأصلا مدح بكري وخلقي تري وكو مخلوق كان تر تشاو لأم بكان كتشون خواناسي إعلانك جاء اللي ربو ما عندك عرب الله لكل مقام مقال وليس كل ما يعرف يقال يعني همو مقامك شونك همو كسيك دعويك خاصي خوي هي پیغمبري خوا بگنجك ده سنه تبان سنگل خوايا سنگي فراوان كو هدايتي بده كتير دعوي زي علي تو اذن بمبرم زينابكم يتر لي بيناله تو تشاو درچه ملت بشكي ام قصانه واين لا مباوه يا هالسي بلن ليدنو امتشيه تو كفرت كردو ام تنيي اسلام لو ناي خواتو ليرا علي بي تو دايكت هي علي بالي خشكت هي علي بالي علي كچتان هي علي بالي علي باشا تو رازي تخلق فعلي خراب لقل دايكت بكا لقل خشكت بكا لقل قال نا فرموش او خلقش رازين يا دايكه خشكه فمر بيت نشانه دا پیغمبري خو عليه الصلاه والسلام كأم جنجا او هاي جركه دسي ابن عباسش او جركه انسش كاين يرب وايشك پیغمبري خو صلى الله عليه وسلم ايشك ناكا دعاء پیغمبري خو كدرچه لما الله راسرك انس لقلنا لكان ياريكا فليره جوچكا بجاني برزكاله انيس بو ليره لينادا بو او بينا بو انس كوصف محمد صلى الله عليه وسلم عليه والله لجياني بمن نيوتا اوف بو او دعوه او دعوه كبيغمبري خو خلقي لسر فير كرد اي لكوتن بو لحدود كان خو ببزن رايا پیغمبر رنگي اگورا انزاني پیغمبري خو ايشك وتراوا ايشك را بينا خوشه عليه الصلاه والسلام واول طبعا سمات يعني شكله اندامه تصرفي او انسان بانخوازه وخوزقه اما بكريته محطيك بزاني انسان چنه پێویستی پێێتی لەم دنیای ئەمڕۆ ئینسان بانخوازێکی ڕاستەقینەی مستەقیم بێ بۆ خودی خۆی یەقینەن هەر کەسێ تربێتی خۆیدا خوای گەورە ئەرێت تربەتەکەی لەوانی تر ڕەنگ بدات. طبعا ئەوەی کە باسمان کرد لە تعریفی بانگەوازکارە هەر بزڵت کاری بانگەوازکار بریتێ لە بانگەواز کارەکەی دەعوا واتە بانکردنی خەڵک بۆ چاکە واتە بانکردنی خەڵک بۆ ئەوەی مرۆڤ بێنتە سەر ڕێگەی ڕاست لە هەموو لایەنەکانی ژیانیە. صفاتی بانگەوازکار ئەو کەسەی کەوا بانگەواز ئەکا ئەبێ کۆمەڵە صفەتی تیابێ. یەکێک لە مەوزوعەکان بابەتی علمە کە ئینشاڵڵا تۆش پرسیاری لێیەکە ینی لە کاتێک کە پرسیارەکە هات زیاتر ڕوونیەکەمەوە ئینشاڵڵا. بەڵام بانگەوازکارە بێ کەسێک بێ لە صفات و ئەخلاقا کار و صفەتەکان لە گیانی ڕەنگی دابێتەوە بۆ خۆی لەبەرەوە ئوسوەی حەسەنە ئەولەوێتی تایە. ئەگەر چی زانەکانە فەرمونون سەیری صفاتی ئینسانێک مەکە کە قسەی چاکت بۆەکە. جاری وا هەیە کەسێک دەرمانی شتێکەدا خۆی نەخۆشینێکی هەیە بۆ خۆی ئەو عیلاجەی نییە بەڵام بۆ تۆ ئەبێتە عیلاج. لەبەرەوە ئینسانی عاقڵ هەوڵەدا چاکە لە هەموو کەسێک وەرگرێت. یعنی واتە هەنێ جار ئینسانی عاقڵ ئەتوانێت ئیستیفادە لە خراپەی کەسێک بکە بۆی ئەم خراپە نەکە. بەڵام ئەوە ناچێتە بابی بانگەوازە. بانگەواز ئەوەتانە ئینسان کەسێک بێت وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێن نمونەی من وەکو نمونەی کەسێک وایە ئاگرێکی کردبێتەوە دوای بچێت لە بەردەم ئاگرەکە بۆسێ بە هەردوو دەسی هەوڵ بدا مەلومور و پەپولە و مێش و مێشولەکان کە هجوم بە شەوێک هجوم دێرن بە ناو ئاگرەکە بچوتێ بە هەردوو دەسی ئاوە بەردەمی ئاگرەکە بگرێت و بۆی هەوڵدا پەپولە و مێشولەکان پاڵ بنێ نەچنە ناو ئاگرەکەەوە. ئەڵێ نمونەی من وەکو نمونەی ئەو کەسە وایە
ئاوە بەردەمی ئێوە ئەگرن بەوەی نچنە ئاگری دۆزەخەوە بەڵام هەنێک خەڵکەیە بەلای دەستما و بەم لاولاتی ئەپەڕەوە چێتە ناو ئاگرێکەوە ئەمە پوختەی معناو ئەرکی بانگەوازکارە کە هەوڵ بدا خەڵک لە ئاگری دۆزەخ و لە عەزابی خوا دوور بخاتەوە خەڵک بەرەو ڕێی بەهەشت بخاتە ئەمە وەکو لایەنە قیامەتی وەکو لایەنە دنیاکەیش یعنی ئینسانی بانگەوازکار ئەتوانێت خەڵک فێری تربیەی صحیح بکە چۆن هەڵسوکەوت لەگەڵ دایک و باوکیاکە خوا لە قورئانە زۆرێک خوا فەرمووە اعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم من القرآن أخوا باسيك فرمت هەڵسوکەوتی چاکەن لەگەڵ دایک و باوکتانە لەگەڵ فەقیرە لەگەڵ مسکینە لەگەڵ هەتیوە یعنی تەنانەت وەکو باسم کرد پێشتریش یعنی بانگەوازکار کاری ئەوەتانەیە خەڵک سەرەڕای هاندانی خەڵک و فێرکردنی خەڵک بۆ ڕێگەی بەهەشت و ڕێگەی خوا تەنانەت هەڵسوکەوتی مرۆڤ لەگەڵ خودی مرۆڤەکانە تەعاملی لەگەڵ دراوسەیە چاک بێ چۆن لەگەڵ هاوسێکایە چاکە بێت چۆن لەگەڵ دایک و باوکە چۆن ڕێز لە گەورە ئەگرێت چۆن گەورە ڕەحم بە بچووکەکە چۆن ئەمانە هەمووی صفەتی بانخوازە بۆیە خوای گەورە میهرەبان لە وشەیەکا بۆمان ئەم هەموو قسەی کە ئێمە ئەیکەین وەکو قورئان ناتوانین وەزن خوا فەرمووە ولتەکن منکم ئومە يدعون إلى الخير يعني خير وشيء جامعة كلمة كوكروي همو معنى كاني تشاكا كاريا بانخوا صفتي وتاني خلق فيري تشاكا كاريك تشاكا هو كاربوي رضاي خوا بدز بيني تشاكا كاركا وتاني شلون لقاكم الغابة باشي بيجي يعني صفتي بانغواسكار وشيء عام ترى خواي قال ميرمان فرمي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله كابو بانغواسكار هل بيغمبر وأقريتو صلاة الإسلامي خواي لسربيه حتاكو همو أو كسانيك قصي خيرك چونك الشرط برسياركت يشتا أو نهاتوا شرطي بانغوازكار وتاني كخير فيري چاكبكا إتر أجر شي علميكي كم أجر بيوستيكي كم يهبو ما مصاي آيني بصفتي أو جزء لا إيشكاني فير كردني خلقي فير كردني خير أبو خلق بشك لا إيشكاني أو تانية لو لا أنا بانغوازكارا بلام ما مصاي آيني جيجا لو كمل صفاتي طبيعي تريش يعني أو كمرو فكاني تري يعني بلام عموما بانگەوازکار جاری وایە مامۆسای ئاینی و بانگەوازکارە مامۆسای ئاینی نییە بانگەوازکارە بەڵام کە بوو مامۆسای ئاینی ئەبێ بەشی کامل یعنی صفەتی بانگەوازکاری تیابێ گینا هیچ دەورێکی نییە و کاتە بربەستەکان زۆرن یعنی لەوچێ لە کۆمەلگایە بۆ کۆمەلگایەک بگۆڕێ من ناتوانم ئاوە جەمعیش مثلا بۆ لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بربەستەکانی بەردەم بانگەواز مشریکەکان بوو کە ڕێیانەگەر نەهێنێ ئەڵە سوجدە بۆ خوا بوون عیبادەتی خوا بکەن یان دەعوا بکەن یان ئەوانە ئەگەڕێتەوە بۆشت بەڵام من پێم وایە ئیستە بربەستەکان زۆر زۆر فراوانتر بۆیان مەسەل بۆ نمونە هەنێک لە جۆرەکانی بربەستکردن لە بانگەواز کە لە سەردەمی کۆنی شەها بوو گاڵتەکردن و ڕابواردنە بە شخصیاتی بانگەوازکار با بڵێن چکەوتم وشەی بانگخواز وشەیەکی دەخیلە لەسەر زمانی کوردی ئینسانی بانگەوازکار ئەوەی کەوا بانگەوازەکە بۆ لای دینی ئیسلام زۆربەی جار کۆمەڵێک بەرەنگاریان ئەبنەوە بە گاڵتەکردن پێیان بە صفاتیان بە هەیئاتیان بە شتەکانیان ئەبنە بەربەست ئیتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان بێیان لە هەر چۆن بێ خەڵکانێک هەیە بۆ شکاندن و صفەتیان وا بوو کاتی خۆی کە گاڵتەیان بە يعني خوا فەرمووە وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين دائما پێغەمبەرانیش دائما کەسێک دانراوە لەبەر ئەو مجرمان ئەو کەسانە کە بەربەستی دروستەکەن هۆکارە بۆ دروستبوون و بۆ پێگەیاندنی بانگەوازکار بە شێوەیەک بتوانێت لەمپەرەکانی بەردەمی خۆی بەکردەوە و بە هەڵسوکەوت بۆ ئەوەی ئەوانەی لە دوایان پەروەردەیەکن هەر لەم پەرێتە بەردەمیان بەرەنگاری بنەوە لەبەرەوە ئیستا لەم سەردەما گاڵتەکردنە دانانی کۆمەڵە پەیج و تایبەتە بۆ ئەوەی بدەن لە ورد و درشتی ئەو چاکانەی کەوا ئەم ئەوێ لەناو کۆمەلگا زەرعی بکە و بیچێنێ هەموو لایەنەکان ئێمە ئیستا هەموو ژیانمان بۆتە لەم پەریانی چ لە لایەنی کۆمەڵێک ڕێگریوە لە مۆزوعی چۆنێتی بانگەوازمان بەهۆی کۆمەڵێ قوانین و کۆمەڵە زەوابتۆ دانراوە کە لە مزگەوتەکانە ڕێگری لە کۆمەڵە جۆری دەرسەکرێ و کۆمەڵە نەکرێ لە ئەوانیش یانی لۆچ هەندێک مبەرراتی خۆیە بەڵام ئەوەی یەکێک لە لەمپەرەکان یەکێک لە لەمپەرەکان ئەوەتانێ خەڵکانێک دێن یعنی دێن ورد و درشتی ئەو داوانەی کە ئێمە باسیەکەین کە قسە بۆ خەڵکەکەین ئەوان دێنە دەن لێ گومان دروستەکەن لە دڵی خەڵک گومان دروستکردن ئەوانە یانیسە لەمپەر زۆر زۆرە ناتوانین جەمعی بکەین بەو جۆرە بانگەواز تەنها کاری عالم نییە کاری هەموو مسلمانانە چونکە خوای وەکو ئاەتی کە پێشتر خوێنمەوە قل هذه سبيل أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني ئەوەی
ئەمە ڕێگایە کە من لە سەریم بانگەکەم بەلای خۆی پەروەردگار خۆی پەروەردگار بە پێغەمبەر ئەفەرمێت وایان پێ بفەرما بانگەکەم بەلای خۆی پەروەردگار من و ئەوانیش کە شوێن مەکەوێت بۆ ابن قەیمە فەرمێت ئینسان بە جوانی نابێ بە شوێن کەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر داوا نەکات لەسەر بەسیرە بۆیە ئیشی هەموو کەسێک بەڵام هەر کەسێ بەقەدر توانا و زانست و علمی خۆی دەوچە باوکێک هەموو عوامەکان ئەتوانن مناڵەکانی تەشجیعکەن لەسەر نوێژ فێری نوێژیان کەن کچەکانیان پەروەردەکەن لەسەر جلوبەرگێکی جوان و ئەخلاق و ئادابێکی جوان هەر کەسێ توانە بەقەدر ئەوەی کە توانات هەیە علمت هەیە بەو قەدر واجبە لەسەرت بۆیە پێغەمبەر فەرمێت بەلیغوا عنی وەلەو ئایە ئەگەر بە ئایەتێکی شەبێت تۆ ئەو ئایەتە بگەێنە ئەمە جوابی فەقرە یەکەم ئەوی تر کە ئایا هەموو بانخوازێک عالمە نەخێر عالم ئیشی فراوانترە گەورەتر هەموو عالمێک بانخوازە بەڵام عالم ئیشی فراوانترە چونکە تۆ ئەگونجێ بەقەدر ئەوەی کە علمت هەیە لە شەریعەتی خوای پەروەردگار تۆ بانخوازی بەقەدرەوەی توانات هەیە و زانست هەیە و علمت هەیە تۆ ئەم ئەمانەتە واجبە بگەێنی لەسەرت بەڵام هەموو کەسێک مقدارێک علم بخوێنێ ئێبێ بە عالم نەخێر بەڵام تۆ ضرورە بەو قەدرێک کە علمت هەیە بەو قەدرە حکمت بەکاربێنی ئەساری بەکاربێنی سوور و حەریز بی بەڕەحمی بەرامبەر بە خەڵکی بتوێ ئەمدی ئەمانەتە بە جوانی بگەێنی چونکە ابن قەیم قسەیەکی زۆر زۆر جوانەکە فەرمێت خەڵکانێکی زۆر هەن پیانە عولەمای سو یان داعی سو لەسەر دەرگای بەهەشت وەستاون بە قسە و بە قسەیان خەڵبانکەن بۆ بەهەشت بەڵام بە کردار و ڕفتاریان خەڵک لە بەهەشت دوورەخەنەوە کە خۆیان ئیش بەوە ناکەن ئیلتزامیان پێ نییە بۆیە کابرای داعی بانخواز بەو قەدرەی کە توانای هەیە بەڵام عالم چییە؟ عالم ئەوەیە کە تۆ لە هەموو تەفاسیلی شریعەت ئەحکامی شریعەت ئەسراری شریعەت معانە جوانەکانی شریعەت تۆ شارەزای کورد بۆچە عالم بۆ زۆر قەزایە فتوا ئەدا وردەکاریەکان مەشاکلی خەڵکی لە بۆیە من لە کۆتایی شتێک ئەڵێم جار وا هەیە 100 هەنگاو هەیە ئاەتێک حەدیثێک عالمەکە ئەزانێ ئەمە بۆ هەنگاوی شەشەم ئەشێ تۆ بۆ حوتەم بەکاربیان بۆ پێنجەم بەکاربیێنی خەلەلێک دروستە بێتەوە خەڵک بڵێ کاکە نەسی لەسەر کاکە نەسی لەسەر ئەڵام نەسە ئەو زانایە ئەزانەیە کە ئەمە لەبێ لەکوێ دانرێ وەکو خۆی پەروەردگار فەرمێت فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون خۆی پەروەردگار ئاماژەمانەکات دەست بە ئەهلی عیلمە بگرین بۆیە عولەما ئیشی گەورەترە و زۆر لە تەفاسیلی دین و ئەحکام و شەریعەت زیاتر لای زانایان بەیانەکرێ بۆ خەڵک بێگومان بانگەواز تەنها کاری مامۆستای ئاینی نییە وەزیفەی مامۆستای ئاینی نییە بەڵکو مامۆستای ئاینی وەکو بڵێ ڕابەرە لەوەیە بەڵام ئەگینا تاکی مسلمانان بەرپرسن بۆ گەیاندنی بانگی خوا تاک مسلمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە یعنی تەنها ئەگەر ئاەتێکیش بزانی بە جوانی لی تێگەیشتی بێتی واجبە لەسرت بیگەێنی و هەروەها لە حەدیثی تریش هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە من ڕأى منکم منکرا ئەگەر کەسێک لە ئێوە خراپەیەکی بینی فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان يعني أجر خرابيك تبيني بيويس لسرت شاكي جاء أيش مهمة كلا مهماتي بانجواز يعني بيويس إنساني مسلمان لهر شوينك هبه لهر بيشيك هبه أجر شتيك لإسلام حالي بو بيويس أو شت بجينيت أجر فيلي ألف بو أبي ألفك بجيني باشان فێری بێبوو ئەبێ بێکە بگەێنێ چاوەڕوان نەکە تا لە ئەلیف و هەتا یا فێر ئەبێ ئەمجا بیگەێنێ نا پێویستە لەسەری هەر شتێک لە کاتی خۆیان بە پێی پێویست ئەگەر هەستی کرد پێویستە ئەبێ بیگەێنێ بۆیە مهمەی بانگەواز مهمەی هەموو ئینسانێکی مسلمانە ومەرجیش نییە ئینسانی مسلمان بانخواز عالم بێ مەرج نییە یعنی عالم بگاتە ئەو پڕی پلەی علمی ئەو جا بانگەواز بکە نا مەرج نییە ئەو مەرجە لە ڕاستیە هەندێک کەس دایەنن لە هەڵەیە چونکە علم سنوورێکی نییە يعني ناتواني حدێکی تایبەتی بۆدانی و سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا نەبوون بەڵکو هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک شت فێرە بوون پاشان ئەڕۆشن و ئەیانگەاند بە قەومەکانیان كوتمان عالم إشارات بو أو شهادەیەکەین ئەو ڕێگەی کە گرتوێتی دیارە کەلپەلێکی خاصە و زەمینە سازیتیایە واتە اختصاصی وەرگرتووە لە شتێک زیاتر عالم لە قەبەدرێت لە مفتیەکان
لە شەیخ و مامۆسا بە قسە کوردەکەی منطقەی خۆمان کە من حەزی لە ناکەم مەلاکان یعنی بەمانە زیاتر ئەوترێ عالم دینی مامۆستایەکی شارەزا پسپۆر لە فقهی ئیسلامی لە شریعەی ئیسلامی ئێستا لە قەبەکان گەورەتر کرد دەڵێن لە ذەڕە لە فیزیا لە کیمیا واتە عالم ئەو کەسەیە و علمێکی پێەیە خەڵکی تری لەسەر علم پەروەردەکە بە تەدەڕوج لە 1 2 3 4 ئەمە پێڵێن عالم ئەم عالمە پلەی لە ناو خەڵکی تەخەسوسا زیاد دیارە بەس داعی بانگخواز لە ناو عامەت و خەڵکی دیارە بۆیە ڕوب مبلغ ئەو عامن سامع ئەوەی یەک ئاەتش نەقلەکە بۆ ئەو خەڵکە يعني بلغوا عني ولو آية لحديثة هاتوا هر داعية بلام أم بلي يك آياتي دعوة كردوه بو خلقه وبانقشي كردوه أو 100 آياتي كردوه بمعنى مختصرة كي عالم لآستكي برسترايا لروي علم زانست داعي لآستكي عامايا بويا رياضة واتا توب ومشتانش هموي بكاريني عالم نهطاني وانا بكاريني تلفزيون بكاريني توب بكاريني ئەتوانێ مۆسیقا و ئەم شتانەی مەجازی باسەکەم بەکارێنێ بۆ داوەکەی واتە ئیشی داعی بانگخواز مەساحەی ئیشکردنەکەی شوێنی ئیشکردنەکەی زۆر گەورەترە لە شوێنی ئیشکردنی عالم بۆیە خوای گەورەی متعال جل جلاله لە بەعزێ شوێن علم بەرزەکە لە بەعزێ شوێن ئەخلاق بەرزەکە يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات ليرى باسي إيمان معناه شيء يرفع الله الذين آمنوا منكم لناو إيمان داران لناو إيمان داران كسانك إخوة برزيانك إن جاء والذين أوتوا العلم درجات ليرى لن بو بيشي خست إمامي عبد الله كريم مسعود فرمي الله بيغمبري إخوة أويل إيمي فير كل سري وبرورد كل أخلاق بو دوات القرآن بو أول ما علمنا رسول الله الإيمان ثم علمنا القرآن ليرە باس لە چییە؟ باس لە مەساحە زۆرەکەی ئیشکردنە بۆ دینی خوا دوای تەخەسوس وەرگرتنە لە ناو دائیرەی ئیسلام. موضوعی علم لە بابەتی بانگەوازە شتێکی شەرطیە خوای گەورە میهرەبان لە قورئانە وەکو شەرط پێش موضوعی تەوحید باز دەکات فەرمێ فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمن علم شرط بۆ بانگەواز بەڵام ئایا شەرط عالم بێ ئەمە ئەبێش عالم بێ لەو شەی کە بانگیەکە چونکە ئەگەر ئینسان جاهل بوو بانگی خەڵکی کرد بۆ ئەوەی کە نایزانێت چاکە یا خراپە ئەو کاتە خراپ ینی خراپ خەڵک فێرێک بەڵام شەرط ئەوەتانێک کە ئەو بانگە مەسەلەن بۆ نمونە کەسێک عالم نییە بەڵام فێر بووە نوێژ بکات توانێت کەسێک فێری نوێژ بکە یا مەسەلەن بۆ نمونە کەسێک عالم نییە بەڵام ئەزانێت گوێڕایەڵی دایک و باوک گەورەیە توانێت مناڵەکەی فێر بکات لەسەری إنسان تواني ببي تواناي علمك إخوي لسنوري علمك إخوة القرآن عفرين وإذ صرفنا إليك نفرا من الجن يستمعون القرآن فلما حضروه قالوا أنصتوا فلما قضي ولوا إلى أمرهم منذر إلى قومهم منذرين أفرميك وملك لجنوكات جوان لقرآن قرت كاتك جوان لقرتيان بيدنق بن دواي وكتوابو قرانا وبنا أمتكاين أكثر إنذاري خلق يانكر يا زلامتي ولا بيغمبري إخوة من أجر شايت ما بيربو نيوش بكمو ڕۆژی مانگی ڕەمەزان بکرم هەر شتێک حەڵاڵ بێ بە حەڵاڵی بزان بۆ بیکەم و هەر شتێک بە حرام بێ بە حرام بزان بیکەم ئەمە بکەم ئەچمە بەهشتۆ پێغەمبەر فەرمێ بەڵێ هەشتە بەهشتۆ ئەکسەریش تۆ بەناو قەومەکەی خۆی دەعواکە ئەڵێ خەڵکەکە بێن پێغەمبەرێک هاتووە لە ئاسمانە خوا فێرمانەکان نوێژ بکەین فێرمانەکان زەکات بدەین فێرمانەکان ڕۆژوو بگرین دوورکەوینەوە لە خراپ خەڵکەکە فێرەک هاتووە نەزانین یەک قەوم لێوە دێ ئیمان دێنن کابوت بانگەوازکار شەرط نییە عالم بێت بە معنای ئەوەی کەوا لە هەموو لایەنەکانی علم شارەزا بێ نا ئینسانێکی ئاسایی بەڵام ئەبێ ئەو شتێک ئەبێت بزانێت ئەوە علمە لەو علما ئەبێ بزانێت مەسە بۆ نمونە بزانێت چۆن نوێژەکرێ ئەگەر خۆی نوێژ نەزانێت و خەڵک فێرکە بە غەڵەت فێریەکە لەبەرەوە خوا فەرمێ لە قورئانە تەئکیدمان لەسەر کات و کە ئەوە بانگەوازکار علمی بێ ئەفەرمێ غەیری المەغضوب عەلەیهم ولا الضالین ضالین کێن ضالین کۆمەڵی بانگەوازکاری گاور بوون کاتی خۆی بەبێ علم خەڵکیان فێر کردو خەڵکیان بەرەورای لاری بردووە لەبەرەوە مەرجە ئەو کەسی کە بانگەوازەکە ئەگەر عالمیش نەبێ ئەبێ لەو شتێکەوە فەرمانی پێکە ئەبێ بزانێت چاکە و ڕێچاکەکانی چیە بۆی کەوا بەرامبەری فێر کرد بزانێت چۆن فێریەکە هەموو کەسێک بەڵێ بە هەموو کەسێک ئەتوانێت بانگەوازکار بێ دایک لە ماڵ ئەتوانێت بانگەوازکار بێ بۆ مناڵەکانی فێریان بکە نوێژ بکە فێریان بکە کاتی قسەی ناشرینەکەن بڵاو قسە ناشرینە وا مەڵێ ئەوە خراپە یعنی بە مناڵی تربیەتیان بدەوە بۆ خۆی جۆرێکە لە بانگەوازە بەرەوە بابەتی بانگەواز بابەتێکی فراوانە ئینسانێکی ئاسایی عرابیەک دەشتێکی یا تۆ بەلای پێ سەلەم
دوو شەلەی فێر بووە چوە خەڵکی فێر کردووە لەبەرەوە هەموو کەسێک کە توانێت بانگەوازکار بێت بە پێی سنووری تواناکەی خۆی بەڵام ئەوەی کە پێی ئەوترێن ناو ئەنرە داعی بانگەوازکار ئەبێ کەسانێک بێت صفات کۆمەڵە صفاتی تایبەتێ بێکێک لەوانە علمە علم لەلایەنەکانی چ لەلایەنی ئیجابی بێت چ لایەنی سلبی بێ واتە ئینسان لایەنە ئیجابیەکانی ئەبێ بزانێت دینەکەی خۆی چییە و لایەنە سلبیەکانی کە بەرامبەری دینەکە ڕەخنەی لێ ئەگرن ئەڵەن ئێوە چۆن ئەو گومانانە چیە بەرامبەری ئەبێ وەڵامی گومانەکانی پێ ینی ئینسانی ئەوەی کە پێ ئەوترێ بانگەوازکار وەکو عام بەڵام صفەتی بانگەواز وەکو باسم کرد عامە ئەوەی کە ناوندرا بانگەوازکار و کەسێک بوو دەرکەوت لە ناو بانگەوازکارە ئەبێ علمی بە لایەنە ئیجابیەکانی دینی هەبێ و ئەو لایەنە سلبیانی ڕووی لێیەکا بۆ نمونە کەسێک دێ شوبهە و گومانێک دروستەکە لە بوونی خوا لە قەزا و قەدەر لە هەر بابەتێک ئەگەر ئێمە وڵاممان بۆ ئەم پرسیان نەبێ بانی ئەمەی بانگەوازکار ئەبینە چێبینە نوێچێری کەسانێکی خاوەن گومان بۆی ئێمەش ڕابکێشن وەرە و خراپە لەبەرەوە بانگەوازکار بێ علمی لایەنی ئیجابی سلبی هەبێت دەوێت بانگەوازکار وا بیر کاتۆ کاتێک قسە بۆ کەسێکەکە ئەبێ لە خۆیان تەطبیقی بکە بۆی کەسەکەی بەرامبەر قەناعەت پێ بکە کە ئەم شتێکی باشە بۆی کاری پێ بکە ئەمە یەکێکی تر لە صیفەتەکان یەکێکی تر لە صیفەتەکانە بێ ئینسان لە ناخی دڵی خۆیەوە ئەوەی کە ئەوێ بانگەواز بکە بۆ لای خۆی گەورە میهرەبان ئەبێ لە ناخی دڵی خۆیەوە ویستی چاندنی خەیری هەبێ لە ناو کۆمەڵگا زەرعی خەیر چ بۆ فێرکردنی خەڵک بێ چ بۆ بڵاوکردنەوەی چاکە بێن ناو خەڵکە یعنی نیەتی خێر بێ وەکو چۆن پیامبەر صلی الله علیه و وەکو باسمان کرد ئەبێ بەردەمی ئاگرەکەی گرتووە لە هەر کارێک لە کارەکانی ترا لە ژیانە ئەبێت تۆ وا بزانی کاتی سەیری خۆتەکەی ئەبێ وا بزانی کەوا تۆ ئەتەوێ خێر بچێنی و شەڕ دوور خەیتو یەکێک لە صیفەتەکانی تر کە زۆر گرنگە باسی بکەینەوە بانگەوازکار چاوەڕێ نەبێت لە بەرامبەر پاداشت وەربگرێ خوا فەرمووی قل لا ئەسألكم عليه من ئەجر ئەمە صیفەتێکی تایبەتە بۆیە یەکێک لە پیاوە باشەکان بانگەوازکارەکان قسەی جوانی کە ڕۆژێ وتی ئەبێ بانگەوازکە سەیری خۆی بکە وەکو کرێکارێ ئیش بۆ کەسێکەکە بۆ خانوویەک دروستەکە ئەم کرێکارەتیا کاتێک کە ڕۆژ کۆتایی ڕۆژەکەتی ڕۆژانەکەی خۆی دەگرێەوە چێتەوە بۆ ماڵێت حەقی نییە ئەم خانووە جوان دەرەچێت دیکۆرەکەی جوانە حەقی نییە ئەم لە ناوێ بەس ئیشی کرێکاریەکە ئەجرە و پاداشتەکەی لای خۆی گەورە میهرەبانێک لە کاتی مردنا وەریەگرێ نابێت چاوەڕێ بێ لە بەرامبەر ئەمە مەسەلەن تەداخل بکات چۆن دەستکاری بانگەوازەکە بکە ئەبێ مەسەل بۆ من کرێکارم لە خانووەکەی تۆ ئیشەکەم پێم بە تۆ بڵم کاکە دیوار وادا منە وەم جۆرە سەقف مەکە بەم جۆرە ئەوە مەکە ئەوە ئیشی من نییە ئیشی منەوەتانە من بلۆکە بدەمە دەستەوە چیمەنتۆکە بدەمە دەستەوە بۆی دروست بێ کە دروست بوو ئەوە مەوزوعی کارەکە لای خۆی گەورە میهرەبانە چۆن دەرەچێت گرنگەوەتانە من خزمەتکارم لە ناو دینەکە